دیارە ئێستا من لە پێش داواکاری سەرۆکایەتی داواکاری گشتی هەولێرم سکاڵام پێشتر کردبوو و ئێستا دووبارە ئیفادەم وەرگیرایەوە کە لە دادگای سلێمانی کە کەیسەکە ڕەوانەی دادگای سەرۆکایەتی داواکاری گشتی کراوە سکاڵام کردووە لەسەر سەرجەم کارنامەی لیستەکان بەبێ جیاوازی دیارە ئەمانە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنا کۆمەڵێ بڵێن و پەیمانیان بە هاونیشتیمانیان داوە لەوانە لەسەر سەرجەم سێکتەرەکان لەسەر سێکتەری ئابووری پیشەسازی بازرگانی تەندروستی زراعە هەموو ئەو بوارانە دیارە ئەمانە بۆ ڕاکێشانی سرنجی دەنگی خەڵکی سەرجەم لیستەکان کۆمەڵە دەنگی زۆریان بەدەستێناوە ئێستا من هاتووم ویژدانی خۆیان ئاسوودە بکەن ئایا ئەو بەڵێنانی کە بە خەڵکیان داوە تا چەند تەطبیقی ئەو بەڵێنانیان کردووە چکم پەرلەمان لە پای ئەوەی کە کۆمەڵی ئەرک و واجباتی هەیە لە هەمان کاتیشدا کۆمەڵی ئیمتیازاتیان پێدراوە دیارە من بە بۆچوونی خۆم کە حساباتێک کردووە بۆیان کە لە ماوەی ئەو 4 ساڵی خولی پەرلەمانتاریدا زیاتر لە هەزارها دەفتەر دۆلار بە زمانی هاونیشتیمانیان بۆی تێبگەن کە مەسروفاتی ئەوانە باشە ئەوانە کاری ئەوان وەکو ڕۆژنامە نووس نییە کە حاڵی خەڵکی بکەنە ڕوو کاری ئەوان ئەوەیە کە یاسا دەربێنن و چاودێریش لە جێبەجێکردنی بکەن بە بۆچوونی خۆم وەکو پرسیارێکیش کە ئەوەی کە خەڵکیش هەموو هاونیشتیمانیان هەستی پێ دەکەن زیاتر پەرلەمان ئایا تەصفیاتی حیزبایەتی تێدا ناکرێ ئایا زیاتر مەبەستێک نییە بۆ بەدەستێنانی کۆمەڵێ مەسلحەتی شخصی یعنی با ئەو پرسیارە لە خۆیان بکەن چکم کۆمەڵێ بەڵێن و پەیمانیان بە خەڵکی داوە تا ئێستا چیان لەو بەڵێنانە جێبەجێ کردووە ئەگەر هەر ئەوە بێ لە پشتی لاپتۆپ و کۆمپیوتەر و تۆڕە کۆمەڵایەتەکانەوە ئەوە ئێمە کۆمەڵە ڕۆژنامە نووسی وەکو جەنابتان کە کەسانی زیرەکن ئێوە حاڵەتەکانەکەنە ڕوو هیچ پێویستێکمان بەوان نییە ئەوان ئیشی خۆیان لێ گۆڕاوە ئەوان ئیشی ئەویان نییە کە حاڵەتەکان بکەنە ڕوو ولامان کاتیشدا چەندین حاڵەتی گەندەڵی هەیە کە لەوانەیە مدیرعام بێت یاخود قایمقام بێت یاخود محافظ بێت دەستی هەبێت لە گەندەڵیدا هەمووانە ئاماژە پێکراون یعنی وەزیر هەیە تەسەورکەن یعنی لە کاتێکدا کە پێشەوەی لە دەسەڵات دابێ باسی ئەوەیان دەکرد کە دەبێت حزب لە حکومەت جیا بکرێتەوە ئێستا کە خۆیان کۆمەڵی مەشروعاتی ناشەرعی و نایاساییان هەیە یعنی خۆیان و تەنانەت خێزانەکانیشان تێوەگلاون بە ئەو حاڵەتانە یاخود لەوانەیە وەزیرە بێ دەستی هەبێ لە سنووقی شێرپەنجە یاخود مدیرعام هەبێ یاخود ڕاوێژکاری یاسایی هەبێ هەموو ئەمانە ئەکرێت پەرلەمان بێنە جواب لەسەر ئەو حاڵەتانە نەکۆی کە تەنها لە تۆڕە کۆمەڵاتەکانەوە حاڵەتەکان بکەنە ڕوو بۆیە پەرلەمان ئەگەر تەنها ئیشی ئەوە بێت یعنی لە هەموو دنیاشدا ئەوەیە کە تۆ ئیمتیازاتت پێ دەدرێ لە بەرامبەر کۆمەڵێ ئەرک و واجباتدایە یعنی ئەو هەموو شوقە و ڤێلاوە هەموو شتیان بۆ گیراوە اینجا شتێکی حاڵەتی کە زۆر بووە بە دیاردا هەمویان گرێبەستێکیانێ لەگەڵ حیزبێکە هەتا بن بە پەرلەمانتار و دەرئەکەون دواتر ئەمانە لە هەمان کاتیشدا بۆی ئەو داهاتە زۆرەی کە لە حیزب لیان نەکشێنێتەوە یعنی کۆمەڵە شتیکە دروستەکەن حەق ئەوەیە کە خەڵکی لیان بپرسێتەوە بزان چیان کردو ئەم دەموچاوانە بە بەردەوام ینی هەر ئەوانن ئایا ئەبێ ئەو حیزبانە کەسی تریان تێدا نەبێ یاخود ئەو جیهەتانە ئێمە شتی زۆر هەیە کە ئەکرێ باز بکرێ ئەکرێ ئەوان هەڵوێستەی لەسەر بکەن وەڵامیان بۆ جەنابەت چ بوو بە داواکاری گشتی دەبێت چ بکە ئێستا مادەم تو سکاڵەتەوە من بە داواکاری گشتی بەڵێ داواکاری گشتی بەڵێ داواکاری گشتی ڕایگەیان کە کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی داواکاری گشتی دەکەن لەسەر ئەو بابەتە وەوردبینی تێدا دەکەن و ئەوە شتێکی شاراوەش نییە کە هەموو هاونیشتیمانیان ئەزانن لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا ئەو وعد و بەڵێنانەی دایانە ڕوونە یعنی ئەکرێ ئێستا خۆیان وجدانی خۆیان تا چەند وجدانیان ئاسوودەیە من پرسیارێکەکەم ئەگەر کەسێک یاخود وڵاتێک یاخود صاحب کارێک بنمونە ئەگەر پرۆژەیەکی پەلەوەری هەبێ یعنی بنمونە تەسەور کە بنمونە 111,000 پرۆژەی پەلەوەری هەبێت ئەگەر بزانێت داهاتی نییە شیری نییە یاخود هیچ ئینتاجێکی نییە ئەو پرۆژێ داخرێ ئەگەر پەرلەمانیش من وەکو پرسیارێکەکەم ئەگەر هیچ ئینتاجێکیان نییە و بەس تەنها لە پشتی تۆڕە کۆمەڵایەتەکان و تیڤەکان و بوون بە بەتەڵی ئەوانە با خۆیان وجدانی خۆیان ئاسوودە بکەن یعنی ئەو بڕیارە بدەن نەکەوەی کە ببێ بە حاڵەتێکی دیاردەیە کە بە بەردەوامی بۆ بانکەشە و ڕاکێشانی سۆز و عاتیفەی خەڵکی ئەوە بنمونەتیایەتی کارنامە ئەوە یعنی یەکێک لە لیستەکان ئێمە وەکو ناو کە ئاماژەم پێ کردووە لە سەرۆکایەتی داواکاری گشتی بەڵێن بە هاونیشتیمانیانە داڵێ لە کاتی دەرچوونمدا هەوادارانم بێبەش ناکەم لە بەرەمی تازە ینی ئەمە بەرەمی تازە ینی گۆرانی وتنە چییە یعنی سە خەڵکی زروفێکی هەیە بێموچەیە وەزعی داعش و وەزعی بێموچەی و ئەم هەموو وەزع هەبوو
کوا مووقیفی پەرلەمان ئەگەر مووقیفی پەرلەمان یعنی هەندێک لیستەمە بینی ئەیوت باسی ئەوەیە کرد بەڵێ باسی ئەوەیان نەکردێک لە چەندە لیستەکان و گۆرانی بۆ یەک ئەڵێن ینی قەعا بە قەعا گەڕێ ئایا هاونیشتیمانیان وەزعێکی هێندە ئارامیان هەیە و لە وەزع بێ موچەی و لە وەزع خراپەدا ئەکرێتەوە کۆمەڵێ مەشروع تەقدیم کەی نەگەوەی کە باسیەوەکەی کە وەکو شتێک اینجا تەسەوری خۆشم و بۆ چوونی زۆربەی هاونیشتیمانیانی جوایە خولی داهاتووی پەرلەمان وەکو پرسیارێک احتیمالێکی زۆرە ببێ بە جێگەی ئەو کچە مۆدێل و ئەوانەی کە باسەکرێ یعنی ئەمەش کە چووکە کەسانی سیاسی لە پشتیانەوەی خەڵکانێک دەر بەڵێ ینی با بەس بە پەرلەمانت گرتووە باسی حکوومەت دەسەڵات باشە پەرلەمان شەرعێتی داوە بە حکوومەت پەرلەمانێک ئەگەر توانێت کارەبات بۆ دابین کە موچەت بداتێ باشە پەرلەمان من وەکو باسم کرد پەرلەمان من سکاڵام لەسەر پەرلەمان کرۆ بۆچی لەسەر پەرلەمان شەرعێتی داوە بۆ حکوومەتە یعنی پەرلەمان جیهەتێکە کە بەدەنگی خەڵکی چۆتە ئەوێ من کاکە من حکوومەت من دەنگم بە حکوومەت نەداوە بچێتە ئەوێ من دەنگم بە هەموو هاونیشتیمانیان دەنگیان بە پەرلەمان داوە پەرلەمانە تەسویاتی حیزبیەکە و خەڵکەکان دائەنێ من بۆیە وەکو هاونیشتیمانیەک و وەکو خەڵکیە کە داوای حەقی خۆم لە پەرلەمانەکەم من دەنگم نەداوە بە حکوومەت من دەنگم داوە بە پەرلەمانتارەکان ئەتوانی پێمان بڵێ ئەو کاغەزانەی لە بەردەست بەڵێنی چەند لایەن و پەرلەمانتاری تێدا بە ژمارە ئەگەر بە ژمارە سەرجەم لیستەکانە ینی ئەوە زیاتر لە 8 لیستە واتە هەموو لیستەکان یاخبەکو ناوێنان لێ هەموو لیستەکان لیستی گۆڕانە لیستی بەرەی تروکمانیە لیستی پارتیە لیستی یەکێتیە لیستی یەگرتووە کۆمەڵە یعنی هەموو لیستەکان حزبی سۆسیالیستە شوعیە هەموو لیستانی کە نوێنەرانێ لە پەرلەمانە ئۆپۆزیسیۆن بۆچی ینی ئەوان خۆ هیچ دەنجیان بە دەسەڵاتە نەداوە ینی بەڵێنێکی واشیان نەداوە ئەوان لە دەسەڵاتین ئەوان لە دەسەڵاتنی بەڵام کۆمەڵێ بەڵێنیان داوە لە خۆیان گەورەترە ئەو وعد و بەڵێنانی کە بە خەڵکیان داوە کە جێبەجێ ناکەن بە ئاشکرایکەن بۆ خەڵکی و بڵێن نەمەتوانامان نییە نەمانتوانی ئەو هەدەفە پێکین فەرمو ئیستیقالە بن فەرمو واز بێنن بەڵام ناکرێت تۆ لە تۆڕە کۆمەڵایەتەکانەوە سۆز و عاتیفەی خەڵک ڕابکێش یعنی شتی زۆر هەیە کە تەنانەت چەندین وەزیر و مدیر عام باشە یەک شتێکی کە یعنی ئەم زیندانیانەی کە لە کوردستان و لە شوێنەکانە باشە بۆت بەس جێگەی مناڵی فەقیر و هەژار بێ یعنی ئەیان ئەوەتان هیچ مدیر عامی هیچ وەزیرێک هیچ پەرلەمانتارێک هیچ قایمقامێک هیچ محافظێک یعنی هیچ کەس لەوانە گەندەڵیان نییە یعنی هیچ شتێکی خراپیان نییە بەس مناڵی فەقیر ئەگبینین لە دادگاکاندا هەمویان یعنی لە ئەو بەندی خانەکاندا استاذ ناوی جەنابەت